هاوسەرۆکی گشتی هەدەپە سەلاحەدین دەمیرتاش و شاندێکی یاوەری دوێنێ لە برۆکسلی پایتەختی یەکێتی ئەوروپا لەلایەن سەرۆکی پەرلەمانی ئەوروپاوە بەگەرمی پێشوازیان لێکرا و ئەمڕۆی شاندی هەدەپە لەگەڵ بەرپرسی سیاسەکانی دەرەوە یەکێتی ئەوروپا کۆبوونەوە و دوای نیوەڕۆی ئەمڕۆی شاندەگەی هەدەپە بەرەو بەرلینی وڵاتی ئەڵمانیا بەڕێکەوت. پاشەوەی شاندی هەدەپە بە سەرۆکایەتی هاوسەرۆکی گشتی هەدەپە سەلاحەدین دەمیرتاش گەشتنە برۆکسل دوێنێ لە لایەن سەرۆکی پەرلەمانی ئەوروپا مارتن شۆڵز بە گەرمی پێشوازیان لێکرا. بەمبەستی گفتوگۆ دەربارەی قۆناغی ئاشتی دەمیرتاش و شاندەکەی یاوەری دوێنێ لەگەڵ سەرۆکی پەرلەمانی ئەوروپا کۆبوونەوە و پاش کۆبوونەوەشان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان سازدا. سەرەتا دەمیرتاش وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانانی دایەوە و ڕایگەاند پاش هەوڵی کودەتای 15 تەمووز پەرلەمانی ئەوروپا لە نزیکەوە چاودێری ڕەوشی تورکیا دەکەن. لە هەندێکی نزیکیشدا راپۆرتی لیژنەی چاودێری پەرلەمانی ئەوروپا دەربارەی ڕەوشی تورکیا بڵاو دەکرێتەوە. وتیشی دەبێت پەرلەمانی ئەوروپا ڕۆڵی هەبێت لە دەستپێکردنەوەی قۆناغی ئاشتی و دەستپێشخەری بکەن. دەمیرتاش ڕەوشی تورکیاشی شی کردەوە و ڕایگەیاند دەردۆگان بە استراتیژیەتی شەڕ زیان بە هەموو کەس و لایەنێک دەگەیەنێ. ئەمڕۆ شاندی هەدەپە لەگەڵ نوێنەری سیاسەتەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا فەدریکا موگرینی دیدارێن ئەنجامدا. پاشانی شاندی هەدەپە بە مەبەستی ئەنجامدانی زنجیرەیەک دیدار و کۆبوونەوەی تر بەرەو شاری بەرلینی وڵاتی ئەڵمانیا بەڕێکەوتن.